ئەوە چییە؟ ئەوە ئەحمە ڕەوفە؟ ئەو دەمانچێتێکەوە دەسیەوە ساگەن بە پێوە خۆم بکوژم ئەتەسم بکەوم و عەزیەتم بگە کەت نەنێتەوە خۆی نەکوژێ بیتەقێنم بە کەڵک ناکاکی دەم هەموو شتێت ئاواش ئەوە چییە و دەمانچێ بەدەستەوە نیازێت چییە؟ خۆ دەکوژی؟ ئەوە دیسان تۆی نەسیحەتی کە زۆر ناگرم تەواو بڕیارێکە ویام و خۆم ئەکوژم نەکەی خۆ نەکوژی ئامان بڕیارێکە ویام و خۆم ئەکوژم تەواو یا نەکەی تاوی نەکەی نەڵێستێ ها بێعەقڵ خۆ نەکوژیت گەمژە یەک نەسیحەتێ ئەەکەم تر لە ژیانمان نەسیحەتی تر ناکەم بەس گوێم لێ بگرە باشە پێم بڵێ بۆ خۆ دەکوژی بەس تێم گەێنە کاکە بێزارم لەم ژیانە ئەمەوێ سیارەکەم بگۆڕم بە بەرزتر خانووەکەم بکەم بە فێلایە کەس نەیبێت قەنەعەتم بەم ژیانە نەماوە بێ خۆم نەکەی خۆ کەر نەکەی ها ئەحا خۆ کەر نەکەی زەلام هەیە خۆی کوشت بێت وعدت ئێمێ ئەمە ئەخیر نەسیحەتە ئەم جارە خۆمە کوژە بەس گوێم لێ بگرە یەک نەسیحەتە ئەەکەم و تەواو چییە دیسان بە درۆ ڕامەگری ها مەسەلە درۆ نیە کەرانی عاقڵانی بەس تۆم جارە گوێم لێ بگرە نەسیحەتەکەم ئیسفادە لێکەی ها باشە دەی فەرموو چی بکەم ئاها ئەمە قسەیە بڕۆ سەر شەقامێکی گشتی ئێستا خۆم تێدەگەیەنم دەبڕۆ دەی باشە بەڵام دەمانچەکە لەگەڵ خۆمە بەم ها من ئێستا بەم دەمانچێ و پۆلیس بمبینێ دەمانچەکەشم لێ سێ نایڵ خۆم کوشم بەبی شەرمەوە اینجا بە بڕمزان کام شارعامێت کاکەوە هاتمە شەقامەکە ئێستا بچم بۆ کوێ بەدەستی چەپا بڕۆ ناوەوە ئەی کاکە ئێستا چی بکەمەوە هاتم ڕاوەسام باشە لە دەست هەر ڕاستە کابرایەکی گوڵفرۆشی لێ دانیشتۆ گوڵە فرۆشیە شێتە کردم با وەڵاوە داماوێکە لە گوڵە فرۆشێت ئێوە نزیکی بوومەوە ئێستا چی پێ بڵێم چاوە ڕاستەکەم کاگەحمۆیجان پێی بڵێ تۆ خێزانداری چەند مناڵە هەیە ئەم کەسابەتە و ڕۆژی چەند پێیاکەیت مرتاحی ئەرێ تۆ زۆر سەی من تەسکەرەی بۆ دەرەکەم دە تۆ بڕۆ لای بە قسەی من بکە باش باش گوڵی جوان گۆڵ کاچی گوڵ فرۆش بە ڕوخسە تایرێیت بە یارمەتی خۆت فەرموو کاکە سەلام عەلەیکوم عەلەیکە سەلام و ڕەحمەت الله ئەوە سەلامم لێ کرد ئێ تۆ ئەگەر خۆم نەبوو تا پێمەوتی گەمژە دە پێی بڵێ کاکە خێرە چی لە من دەوێت وەڵی حەزم کرد بزانم جەنابەت ڕۆژی چەنە دەزەکەوێت وەڵاهی دەیە و پانزەیە و ئاوە 10,000 ئەی ماڵ و مناڵت هەیە دوو کوڕ و دوو کچم هەیە مناڵەکانی یارمەتی دێن نەوەڵا هەرێکە چۆتە ڕێگا و جێگای خۆی و تەواو نەبەخوا نەوەڵی هاوکاریم ناکەن ئەی خێزانت خێزانم بەڵێ وەڵاهی بەداخەوە خێزانم ئەمری خوای کردو ئەی بۆ ژنە نێناوەتەوە کاکە بەخوا هەموو ژنێ بە گوڵفرۆشە ڕازی ناگەن نەبەخوا سەیرم لێ ئەی چۆن ماوی چۆن خۆتە نەجات نایەوە چۆن خۆتە نەکوشتووە بۆچی خۆم بکوژم کاکە لەبەر چی چۆن لەبەرچی بابەت تۆ ئەوە ژیانە هەتاڵایی و هەمووی نەکبەتیە ژیانێ وەڵی ژیانم زۆر خۆشە و زۆریش مرتاحم و زۆریش دڵم خۆشە لەخوا بە زیاد بێ شکر بۆ خوای گەورە والله من زۆر تەعەجوب ماوم سەرم سوورماوە چۆن تا ئێستا خۆتێ نەکوشتووە کاکە ئیشەکەت هەرەوە نەبوو من ئیشم هەیە ئەڕۆم بۆ کوێ چەپشێ گوڵە بەم بۆ خۆشەویستەکەم ئەی ئێستا تۆ نەوت خێزانم مردووە چەپشێ گوڵە بەم لەسەر قەبری خۆشەویستەکەم دەی ژنەکەم خێزانەکەم دایانێم تێگەشتی لەبەرەوە لەوە فێری سەبر و ئارامی و تەحەمول و خۆڕاگری بووم خواحافیز تێم بگەێنە بزانم بۆ گریت بەزەین بۆ پیاوە زۆر هاتەوە ژیانی زۆر ناخۆشە تو سەیریکە ئەو خێزانی نییە مردووە من خێزانم هەیە مناڵەکانی یارمەتی نایە مناڵەکانم لەگەڵ خۆمن خانوم هەیە ئەو نییە سیارەم هەیە ئەو نییە دی بەڵام ئەوەی کە ئەو هەیەی من نیمە مەسەلەی قەناعەتە ئەو قەناعەتی هەیە من قەناعەتم نییە من تەماع وای لێکردم دنیا هەموو وای لێ هاتۆ نازانم بۆ ئەزانم تەماعی دنیا وای لێ کردویت ئەوان نامورتاح چیە بۆ ڕاوەساوی خۆ ناکوژی بۆ بێعەقڵم خۆم کوژم کەواتە کاگەحموو نەسیحەتەکەم سەری گر
ئاها چاول لێ ئەگەرێکێک قەنەعەتی نەبێت لەوانێت تووشی کارەساتێک ببێت ئەخر کابرا ماڵە هەتە ژنی باشە هەتە مناڵی ساڵحە هەتە ئیتر بۆ خۆ دەکوشیت واز لە وەڵا فڵان ئەمەی هەیە و فیسار ئەمەی هەیە و قەنەعەتت بەوە هەبێت کە خۆی گەوری ئەویتێ قەنەعەت زۆر گریگە. قەنەعەت مامۆستا و خەڵکە قەنەعەتی نەماوە لۆی سیرکە کوشتن و دزی و هورەشتی وا دەبینی برا لەگەڵ برای ڕاز نەمایە پەیوەندی بە قەنەعەتەوە هەیە. بەتەکیید مامۆستا تەکنیکەکەش جوان بوو ها تازە بوو مامۆستا تو شتت پێیە ها هەیە ئافەر